پرۆگرامی شێفی ڕەمەزان ئەوڕۆ لە ناو سروشتی قەزای دووکانە و شێف خواردنی دەریاییمان لۆ حازر دەکاتن و مەتبەخەکەمان لە نزیک سەرچاوەی ئەوە دانایە. لە بازاڕی دووکانم و هاتیمە میوە و کەرستەی زەڵاتەی لۆ شێفی بکڕم. شێف ئەوڕۆ ڕووبیانمان لۆ دروست دەکاتم، بەڵام بەخۆی لە ڕووبیانی دەزانی و ڕووبیانی باشی کڕیە. لۆیە من ئەلێرانە زەڵاتە و کەرستەی زەڵاتە و میوەکانی لە بۆ دەکڕم. سەلام عەلەیکوم. السلام کوی ماما بەخێر بێ سەرجان تۆ چۆنی باشی بازاڕت کووە الحەمدولله ئەلێرانە شتی فرێش دەینن ئینشەڵڵا زۆربەی وەختەکان زۆری فرێشە بەڵێ چەند ڕۆژ جارێک دێ دوو ڕۆژ سێ ڕۆژ جارێک دێ هەتا دوو ڕۆژ سێ ڕۆژ جارێک دێتن ئەو شتانە ئێرە بە تاوی دەفرۆشریان دەمینێتەوە لەسەر دەفرۆشرێ دەی هەر بژی ماما قەت ڕووبیانت خواردیە؟ نەوەڵا حەزم لێ بووە بێ میوانمان بی لەگەڵمان لە بەربانگی ڕووبیانی بخۆین بەڕێزم وەڵی مەجاالم لێ باشە ماما ئێستا ئەمن گندۆرەم دەوێتن بەڵێ باشە بەڵام لە بۆم بخەنە ئەو جۆرکەی یەک گندۆرم دەوێت جوان بی یعنی ئاها ئەوە زۆر باشە هەرمێشم دەوێت هەرمێ چیلۆی بەچەندە؟ دوونی و چیلۆی دوونیوە شتەکان گرانن هەرزانن باشن خەڵک ئەلێرانە زیاتر میوە چی دەبا؟ بە زۆری نوێی بەهارەیە سەبێت چوالە ڕێوازەوە ئەوانە دەبن زیاتر ئەوانە زوو دێنی ئی خۆماڵی بەڵێ خۆماڵیە لە چ جێک سلێمانی زۆر باشە ئەوجا زەفم هەر ناوێ ماما ئەمە هەر جۆرکی بەکاردێنین بابێ لێرانە تەبعان ئەمە کوردەواری ئەو دارانەی کە لە پشتم و تەنیشتەکانم دەیبینن ئەو دارانە هەریەکە و ناوی منداڵە چیلەیە مامۆستا فەرهاد بە هاوکاری منداڵەکان ئەو دارانەیان چاندیە نزیکەی چەندارەکی زۆر دەبن ئەو دەدەمەوێ بزانین چیرۆکی ئەو دارچاندنە و ئەو ناولێنانە سەبەبی چییە؟ سلام علیکم مامۆستا زۆر سپاس بەڕێزی مامۆستا چیرۆکی ئەو دارانە چەند؟ بەڵێ ئەو دارانە نزیکەی 6 نەمامی تو دەبن کە چاندراوە مێژوەکەیان تقریبن ئەو ساڵ و پار زۆرتە چاندرا ینی ئەو سا نزیکەی 20 دار چاندرا پار 30 دارەوە 50 دەدارەکەی دیری پێشترێ چەند ساڵ پێشترێ چاندرا بوو تاوان بە هاوکاری خەڵکی گەڕەکە یارمەتیان داین سەبەبی چاندنی ئەو دارانە چن بەڵێ سەبەکەی لەبەرەوەی ئەمە دارتو هەڵبژار دارتو بەرگەی گەرما دەگری بەرگەی سەرما دەگری و دیمەنەشی جوانیشی هەیە و هەروەها لەبەرەوەی بۆ پاراستی ژینگەی گەڕەکە ئەو گەڕەکە بە باشمان زانی کە ئەو بەرنامەیدانە تاوان منداڵەکانیش بۆی لەلایەن خۆشەویستبی هەرێکەی بۆ خۆیان زۆر جار ئاوی دەدەن ڕاستە خزمەتی دەکەن و ئاگان لێ دەبین و یعنی لێی پارێزن بەهرێ بەنای هەرێکی منداڵەکە ئەوجا ئەو منداڵانەی کە ئێستا ناوەکانیان هەمووی دیاری کراوە بەتەنێ منداڵی خۆتنیان ئی گەڕەکەکەی هەموو گەڕەکە ئەمە خۆی داشمان ناوە هەوە بتان بیرۆکە کەس سەرتا بەزارەچی دامان ناوە هەر قەتەیەکی بچووک ئەوها ناوی منداڵەکەش بنووسین ناوی سیانی لەگەر ساڵی چاندی دارەکەش بۆ وەکو ئەرشیفە بمینێتن ئەوەشمان لە بەرنامەدایە بەڵام ئێستا بە پێی ئەوەی کە 6 دار چاندرایە ینی ناوی 6 منداڵیە 6 منداڵی لەسەر دەنووسین ئەو منداڵانە هەموو دارەکانی خۆیان دەناسنەوە بەڵێ هەمویان خۆیان دەناسنەوە و ئێستا کە جاری وایە دەبینی داری وا هەیە دوو منداڵ دەڕێ ئیمنا بۆی ئەوەش نەمینێتن یەکجار جای دەکەینەوە ینی قەتعشی دەنووسین بەڵێ ئەوە لە بەرنامەی ئاین دەدەبین
کەش و هەواکەی دووکان بارانباری و هەندێک جەوەکە ساردی کرد و ناچار بووین مەطبەخەکەمان بینینە بن یەکێک لە کەپرەکان شێفیش ڕۆبیانمان لۆ حازر دەکات شف ئەو کەریستانێک کە پێویستمانە لە ڕۆبیانی چن ئەوڕۆ ئەو شێوازەیە کە ڕۆبیانی دروست دەکەین پێویستمان بە ڕۆبیانەکە چاکرایە خەیان کرایتەوە ناو جەمی دەی بووە و پێویستمان بە سیری هەیە پێویستمان بە ڕوونی هەیە و خێ بیبەری سۆر بیبەری ڕاش تاو و زەڵاتە چشمان هەیە زەڵاتەی سیزەر پێویستمان بە خاستیە سینگم بە بیبەری ڕەش و خێ لەگە کەمەک سۆرم کردەوە کەمەک زەیتی سۆرم کردەوە و پێویستشمان بە سۆسی هەیە لەگەڵ نانی بەڵێ لەگەڵ نانی تۆستی پێویستمان پێجا تانی گەرمی بەکاربین تاین جۆی بەکاربین من ئەمە ئەوڕۆ جویەکەمان بەکارهینەیە باشە شێف چەندەوە ئامادەکاری ڕووبیانمان هەیە چەند شێوازی زۆرە دەتانی بە سەوزاتی گەنمە شامیە بیبەری ملەوەنا دەتانی بە تەماتەی بیکە دەتانی بەس ناو فڕنی بکەیت ڕوونی سۆرکەیت تانی بەکوڵایی کەنتاکی زۆشتی پێ دەکرێت ئەوەی ئەو ڕۆمان بەس لە ناوڕوونیان بە برنجێکووە لە ناو ڕوونیە بە سیر و ئەو بەهاراتەکان سۆری دەکەینەوە زۆرە برنجە تایبەت بەخۆی ئامادەم کردیا ڕۆبیانەکەی لە سەدادنەی لەگەڵی زۆر ئەو برنجە زەردە ئەمن لە مەطعەمەکانیش دیتیتم تایبەت بە خواردنە دەریایەکانە تایبەت بە خواردنە دەریایەکانە بە نعنای وشک دروست دەکرێت لەگەڵ ڕوونی نابی بە زەیتی دروست بکرێت باشە ئێستاش بە بزانین کو ئامادە دەکەی ئەو ڕۆبیانەی شێف دوو جۆر ڕووبیانیشمان هەیە وەنیە ڕووبیانەکەمان هەیە ینی با بڵێن داچیانە گەورەیە شکلی گەورەترە و ئەوەیان کە ئێستا هیتمان گچکەیە ئەو گچکانە دایمان لە بۆ ناو برنج و پاستا زەڵاتە ئەوشتانە بەکاردەگاتن زووتر دەبڵێ لە گەورەکە زیاتر دەکرێتە کەنتاچی یان ناو فڕنی سۆری دەکەیەوە. ڕووبیانەکەمان ئێستا حازرە و شێف بە جوانی سۆری کردەوە لەگەڵ بیبەری شیرین وەنیە ملەوەن سۆرە و زەردە و کەسکە و بۆ نەوعای ئێستاش زەڵاتەکەمان کەرستەکانی چیە شێف کەرستەکانی پێویستمان بە خاستیە بەو شێوازەی بڕێتم نابی زۆر ورد بیتن و نابی زۆر درشت بیتن باشە بەو شێوازەم بڕیە و سەمونی تۆستەکەمان کەمەک بەبێ ڕوون ناومەقلێکی سۆر کردەوە باشە دۆی هەندێک ڕقبی بەڵێ سینگە کەشمان سۆر کردەوە بە بیبەری ڕەش و خێ کەمەک زەیتیش پێویستمان بۆ سۆسە شێ سۆسی جێزەری پێدەێن باشە و بەڵێ کەمەک بەشمان بە خێشەیە و خاستەکەی دەکەینە ناوێرە خاس و نانەکەی دەکەینە ناو شێف ئەو ئیلا دەبی ئەو نانە تۆستانە بیکات خۆ یەقلی ببەم بیبە ئیلا دەبی ئەو نانە تۆستانە بی بەڵێ دەبی ئەوانە بیتمانە بە ئێستا بە سەمونی عجەری و ئەوانەی خۆمان نابیت باشە ئەگەر بێت توست نمونە سەمونی عجەری خۆمان یان نانی خۆمان ئەوها لە ناو مەقری بێڕون سۆرکەینەوە ڕقبی دەبی ئەو تامەی نادا ئەو تامەی نادا شێوازی دروستکردنەکەی خۆی ئاوایە ڕاستە زۆر باشە سۆسەکەش دەخەینە سەری بەڵێ قسمانە سەری جوان تێکەڵی دەکەین تا سۆسەکە پەر دەبی بە سەر هەموو کەرستەکەیدا و کەمە خێی لێ دەدەین زۆر ناچکە سەبوونەکەمان خێی لەگەرە و سینگەکەش هەر خێی لێ درایە باشە ئەو دەشێت ئەو سیزەر سەڵاتە هەندێک جاروەچی ژەمی خواردنیش بەکار بڵێ چکە سینجی لەگەرە و سەمونی لەگەرە و خاسەکە و ئەو سۆسە وەکو ژەمەکی سووک دەتان پێشکەشیکە باشە ڕووبیان ئیلا دەبی ئەو زەڵاتەی لەگەڵ بیان ئاساییە هەر زەڵاتەی دیکە نانەخێر زاروێ دەتان ڕۆبیانی پێشکەشکە بەبێ زەڵات بەبێ زەڵات بەڵێ ڕۆبیان مادەمەها بیبەری مەڵەوەن و شتی وای تێدا بەخۆی بەشەکە لە زۆر جار دەتان زەڵاتەی پێ دروستکرد نەک بەس خواردن ڕاستە باشە شێف ئێستاش سینگەکە هەڵمان ور کردی شێف بێتکە لە سینگی ناتاین بە گۆشتی بکەین نابی لا سینگی مریشکی دەبیت سەمون و خاس و سۆسەکەمان تێکەڵ کردیە دەکەنە جامەچی کە بە خۆت پێت جوان و پێت باشە سینگەکەش لەستە دادەنێ و پێشکەشی دەکەین باشە شێف ئەوە ناتاین نمونە ئەو زەڵات هەندێک شتی دیکەی لە بۆ زیاد بکەین نمونە تەماتەی گچکە نابیتن
شێوازی خۆی ئەو شێوازێ هەر ئەوەندە هەر ئەوەندەیە بەڵێ. سفرەکەمان حازرە و دوو میوانی زۆر بەڕێز لەگەڵمان ئامادەن و خواردنەکەی تاقی دەکەینەوە. زۆر بەخێر بن. زۆر سپاس مەمنون. بەخێر بن. سپاستان دەکەین ئێوەش بەخێر بن. سەرەتا دەمەوێت لەتان بپرسم هیچ خواردنی دەریایی دەخۆن لە ماڵێ؟ هەر نەجاتی نادەین. نەجاتی نادەن. نەخێر. مامۆستا ڕوبیانی دەخۆی؟ بەڵای ڕاستی من تا ئێستا نەم خواردووە لەبەرەوەی لە ناوچەی ئێمە ئەو گیاندارەی ناو ئاو نییە. بەڵێ. ڕۆبیان و ئەم شتانە نییە لێرەکانە. بەس ماسی هەیە. بەس ماسی هەیە. ئیدی ئەنگۆش بەس ماسی دەخۆن. بەس ماسی دەخۆین ئەیکە نەبێ فاقی دووشەی ئیلایۆتی یعنی شتێک کە نەبێت چۆن لە شوێ دەستخی. خەڵک ئەلێرانە زیاتر حەزی لە ماسیە وەکو خواردن دەریایی گوتیان دوکان یعنی ماسی وایە چۆن جاران لە خەڵک لە دەکات لە سۆ شارەکان یاگوت کە کەباوت خواردیە مەسەر بۆن مەکەبابی کوێ گوت بای کەبام خواردی داگوت کوێ کوێ دوکانیش وایە ڕاستە کەسێک دێت هێرکانە ماسی کەس تەنجی ڕادشێشی ماسی ئێرانە خۆش زیاتر مامۆستا ئەو خواردنانێک کە لێرە ڕۆبیان بۆ نییە ئەم دەریاچە ئێرە کۆن نییە لە پەنجایەکانەوە یعنی تەواو بووە وایە ینی ئامادەی ئەوەی تێدا نیە ئێستا و دەریانی کە ئەم ڕۆبیان و ئەوەی تێدایە لە ژێرەوە یعنی هینی تێدا وەکو بڵێ ئالیکی تێدا قەوزەی تێدا ڕاستە مامۆستا فەرم و دەسڕات چێشە تامی بکەن دەستت خۆش بشێ زۆر خۆش دیارە تامی بکەین بزانین کووە بزان بە دڵتانە وەچ یەکەم جار ڕوبیانی دەخۆن وەڵام یەکەم جارە بیخۆم بەس دەزانم لە دوی گەڕایمە دەڵێن ڕۆبیان هەزار جۆری هەیە کاک زاهیر هەزار جۆر ڕۆبیان هەیە ڕاستە وە لە ئاوی سوێر و ئاوی شیرنیش دەژی مامۆستا دەڵێن لە پێشت ئاوی دووکان بەڵێ چیرۆکێک هەیە بەڵێ مێژووی چییە؟ وڵی ئەو زێ طبعاً کە ئێستا کە پێ دەڵێن زەی بچوو یان زێ گچکە لە کاتی خۆی سۆمەریەکان پێیان گوتیە زابۆ شیالۆ زابۆ شیالۆ طبعاً ئەو زابە لە زابۆ هاتیە ئێستا دەڵێ زاب بەڵام لە سەردەمی هەخامنشینەکان و ساسانەکان ناوەکەی گۆڕایە بۆتە زیرین روت واتە ڕووباری زێڕین طبعاً بەڵگەشت لەسەر چی ئێستا کە لێرە شوێنەکە پێدێن زێراندۆڵ لە دوکانی سەرەوە کە سەدەکە بەنداوکرێکی تاوەبی دۆڵەشی پێدێن زێراندۆڵ و لە مابینی تەقتەق و شاری برێن پردێ لێوێش هەر ئاوایەکی بەناوی زێڕین طبعاً ئەوە هەروە هاتووە بەڵام لە فترەی ئیسلامی سەردەمی بڵێن ئەموویە کەعباس هەر ناوەکەی هاتووە سەر زاب ئێستا لە جوگرافیە لە کتێب جوگرافی عەرەبی نووسا زاب الأسفل زاب الأعلى یعنی زاب الأسفل بەڵام خۆشی دی پێ دەڵێن زەی بچووک زەی گچکە ئێستا ئەمە بە خۆمان پێی دەڵێن زەی بچووک زەی بچووک زۆر ڕاستە دەست خۆش مامۆستا ئەلێرانە لە دوکان خەڵک زیاتر چ خواردنەچی دەخواتن مامۆستا وەڵی خەڵکی دوکان هەروەکو شارەکانی کەوایە ئیتر بەس زیاتر ئێمە ماسیمان زۆرە ماسیتان زۆرە لەبەر ئەوەیە کە لە ئاوی نزیکن لە ئاوەکەەوە نزیکین و ئەوانەی کە بڵین حەوزی ماسیشانەی هەر زۆری لێرە ساغی دەکەنەوەوانێ زیاتر ئێستا کەسێکە گەرمیوانمان دەبێ وا دەزانێ هەمووی حەوزە ماسیمان هەیە لە ماڵەوە دەڵێ ماسێکە حازرە زۆر بە ئاسانی میوانتان دەبی ماسییان دەبۆ حاز بەڵێ جا لەسەر ئەوەی نوکتەیەکی خۆش هەیە لە هەر لێرە برادێکم بۆی جێڕامەوتی میوانێک داهات لە با بڵین گوندەوە داهاتن بۆ لامان خزممان بوون وتی هەموو جارێکە داهاتن داون ماسیەکە حازرە وتی منیش پێم ئەی بوو بە تەنیا ماسییان بۆ بکەم ماسی و گۆشتی مریشک و گۆشتی ماڵاتیشم دەدانیە هەر سێکیان بەیەکەوە ڕاستە وتی وەڵای ئیدر ڕۆژی وتم ئافرەت با ئێمەش بچین ژەمێنانیان لا بخۆین چییە تی سەعات دەگەیشتینە ئەوێ سەیرەکەم نیوەڕۆیە ساوەریان لێ ناوە لەگەڵ ماستاوی لەگەڵ نێرکە پیازی یان نانەکەشی ئێوە نییەوە بە حەقەت درەنگ کاتوین وتی وەڵی خەمتان دەخۆم شەر بێجارێش کاتن منیش نابێ گۆشتان بۆ دروستکەم خۆ من بێەوە فەوتام هەموو جارە سێ چوار خواردنتان بۆ دروستکەم ڕاستە دەڵێن بەڕێستان کە شعر نووسن و دەستی شعر و نووسینە و مەتەڵیشتان هەیە حەزم لێ مەتەڵێکمان پێ بڵێ لۆی بینەرانیش لە یوتوب لە کۆمنت بە جواب بدەنەوە مەتەڵێکمان پێ بڵێ زۆرش مەتەڵ زۆر 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 هەیە مەتەڵەکان ئەگەر بابەتی ئێمە خەڵکی لادین لەبەروەی ڕۆک ناسین زیاتر
بەڵێ لە ڕووەکەکانیشدا با بڵێن شتمان دۆزیوەتوانێت مەتەڵی جوانی تێدایە بۆ نمونە دەڵێ ناوی دوو پیتە بە ژمارە دڕچی هاوشێوەی بزمارە بەری لوتەوانەی یارە ئیتر ئەمە کورتە جیایەکە بەڵێ دڕچیەکە دارێکە درەختێکە ئیتر فعلەن بەو شێوەیە کە من وەسفی دەکەم یعنی ئەگەر کاتێ گوێ لە مەتەڵەکە دەبێ و دوایی معناەکەی وەڵامەکەی وەردەگریەوە دەزانی کە پڕ بە پێستی خۆی دەبێ یاخود لەسەر شتێکی کە نووسیومە لەسەر خۆراکێکە دەڵێ خۆراکە بەڵام بە خۆراک نابێت تامی بە تامان بەراورد نابێ وەکو ئاو وایە و لە جێی ئاو نابێ کەس نەپێی برسی نەپێی تێر نابێ ددان دەی هاڕێ بەڵام ورد نابێ ئەی هاوار سیفاتی ئەو خواردنەیە کە دەیخۆی بەردەوام ددان دەی هاڕێ بەڵام ورد لە بۆ نابێ تووە دەبێت خواردنەک بشێ بەڵێ بەڵێ قەت خواردنیەوە دروست کردیە لەو بابەتانە زۆرمان نووسیەوەەوە هەمووی کاری ئەندێشە و بیرکردنەوەی ئسان ئەگەر بی بکاتەوە مێشکی خۆی تۆزێک بوو کشێشت زۆرە لە ڕاستە في الآفاق وفي أنفسكم يعني شت زۆرە لە هەموو شتێک زۆر بەخێر بێن دووبارە ئێستا دەستڕاکێشن بە تاوای خواردنەکەی بخۆن دووادارم بەدڵتان بی و زۆر خۆشبی